ئەنجومەنی وەزیرانی عێراق دوجار بەبێ گەڕانەوە بە وەرێمی کوردستان و حسابکردن بۆ سونەکان بودجەی گشتی عێراقی بۆ ساڵی 2018 ڕەوانەی پەرلەمانی عێراق کرد ئەوەش لە کاتێکدا سندوقی دراوی نێودەوڵەتی ڕخنە لە عێراق دەگرێت بۆی کەمکردنەوەی پشکی کورد ڕەوانەکردنی بودجەی گشتی عێراق بۆ پەرلەمان لە کاتێکدا کورد لە سەدا 17 پشکی خۆی نەدراوەتێ و پێچەواڵەی ساڵانی ڕابردووش هیچ پرسێک لە بودجەدا بە کورد نەکراوە بۆ ئێستا لە پەرلەمانی عێراق نیگەرانیەکەیە کە پشکی ناوچە کوردیەکان لە بودجەدا کەمە و سونەکانیش نیگەرانیان وەک کورد هەیە بە گوێرەی زانیاریەکان نیگەرانیەکانی کورد یەک و دوان نین لەسەر و هەمویانەوە ئەوەیە هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو بودجەیە هەموو سەرچاوەدارایەکانی لەدەست دەدات لە بەرامبەردا مانگانە 600 ملیار دیناری دەدرێتێ کە تەنها بەشی موچەی فەرمانبەران دەکات بەپێی سیستەمی پاشەکەوت سونەکانیش نیگەرانن لەوەی پارێکی کەم بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکانیان دانراوە پەرلەمانی عێراق ئەم ساڵ لە بەردەم تاقیکردنەوەیکی قورسدایە لەلایەک کورد لەلایەکی دیکە سونە و یەگەریەیە پەرلەمانی عێراق خۆی لە زنجیرەیەک بایکۆت و گفتوگۆی گەرم ببینێتەوە کە ئەگەری پەسەندکردنی بودجە لە ماوەیەکی کەمدا بەبێ دەستکاری لاواز دەکات بۆیە پێشبینی دەکرێت کورد و سونە دژی بودجەی گشتی 2018 عێراق یەک بگرن چونکە ئێستا هەم سونە و هەم کورد دۆڕاوی ناو بودجەی گشتی ئەم ساڵی عێراقن بەڕای پەرلەمانتارانی عێراق ململانەکانی ناو بودجەی گشتی عێراق ڕنگدانەوەی خراپی دۆخی سیاسی عێراقا کە گژێ سیاسیەکان گەیشتوونەتە لووتکە لەلایەک هەولێر و بەغدا لەلایەکی دیکە سونەکان کە ئێستا ناوچەکانیان کاول کراون بۆ یەگەریەیە بودجەی گشتی عێراق و تێپەڕاندنی بەم دۆخەوە نە لەلایەن سونەکان و نە لەلایەن کوردەوە پەسەند بکرێت ئەوەش بەغدا زیاتر لە سونە و کورد پاک دەکاتەوە و تەوافق لاواز دەکات و ئەگەری پێکدادانی سەربازی زیاتر دەکات ئەم دۆخەش هاوکاتە لەگەڵ پەرسەندنی دۆخی ئەمنی کەرکووک کە هێزێکی زۆری ئەمریکی لە سەربازگەی کەیوان بە ئامانجێکی نادیار جێگی کراون کە تا ئێستا هاوپەیمانان ئامانجەکەیان ڕوون نەکردووەتەوە بەڵام لە دوای 19 ئۆکتۆبەر هاوپەیمانان هۆشداری ئەوەیاندا بوو لە هەر ئەگەرێکدا مەترسی هەڵگەڕانەوەی دۆخەکە بوونی هەیە بۆیە پێدەچێت ئامانجی جێگیرکردنی ئەو هێزە ڕێگرتن بێت لە شەڕی نێوان هەولێر و بەغدا